وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان، پشتیوان بەخوای گەورە بەردەوامین لەسەر شەرح و ڕاوەکردنی ئەم کتابە بە نرخە کە باسی کۆمەڵێک ئادابی ئەو کەسانەمان بۆ دەکات کە هەڵگری قورئانن، خوێنەری قورئانن، حافظی قورئانن، ئەو کەسانن کە کردەوە بە قورئانی پیرۆز دەکەن. لە لاپەڕەی 27 لە دوو خەتی کۆتایی دەفەرمێت: إن كسب الناس من الدنيا الكثيرة بلا فقه ولا بصيرة كسب هو القليل بفقه وعلم. أو كسيك أهل قرآن، أو كسيك قرآن خوين وقرآن دزانت قرآني لبرة پێویستە ئەگەر خەڵکی کەسابەتی کرد لە دنیادا بلا فقه ولا بصيرة، بەبێ شارەزابوون و شەریعەت زانین و بەبێ چاوەڕۆشنی و چاوەڕوونی کەسابەتی کرد خەڵکی. ئەمڕۆ خەڵکی کەسابەت دەکا بەڵام بلا فقه ولا بصيرة. زۆربەی خەڵکی نە شارەزایی لە دین هەیە، ئەوەندە شارەزایی لە دین نییە، ئەو کەسابەتەی خۆی حەڵاڵە یا حەرام. و جاری واشەی شارەزایی هەیە بەڵام بەسیرەی نییە، چاوڕۆشنێکی نییە، چاوڕوونیەکی نییە. خوای پەروەردگار هیدایەتی نەداوە. وەڵام من فڵان کەسابەت دەکەم دەزانم حەرامە، بەڵام ناشتوانم وازی لێ بێنم. ئیمانێکی وای نییە، تەقوایەکی وای نییە کە وای لێ بکات واز لە کەسابەتێکی حەرام بێنێ کە دەبێتە سزا بۆ ڕۆژی قیامەتی، دەبێتە تۆڵەیەک بۆ قیامەتی. جا ئەگەر خەڵکی کەسابەت بکەن لە دنیادا بە زۆری بەبێ شارەزابوون لە دین و تێگەشتن لە دین و بەبێ چاوەڕۆشنی و چاوەڕوونی، کەسی بە هووە ئەو کەسێک کە ئەهلی قورئانە چۆن کەسابەتەکات؟ هو القليل بفقه وعلم، بعلم و بشارەزابوونەوە لە دینی خوا کەسابەت و ئیش ئەکات. بۆی ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ دەفەرمێ هیچ کەسێک با کەسابەت نەکات لە بازاڕەکانی ئێمەی موسڵماندا ئیلا کەسانێک نەبێت کە شارەزان لە شەریعەتی خوا. ئەو خەڵکە لە بازاڕە غەش دەکات، درۆ دەکات، سوێنی درۆ دەخوات، هەندێکی دەزانێ بەڵام هەندێکیشی نازانێت کەسابەتەکەی حەرامە، هەندێکیشی خۆی چاواشە دەکات و دەیەوێت خۆی بخەڵەتێنێ، ئەگینا خوای گەورە بۆ ناخەڵەتێ. بەداخەوە کەسانێکێک کەسابەت دەکەن، یعنی من لەو شتێک لەو شتانەی کە بینیم بە چاوی خۆم کاتێکە لە 2003 پرۆسەکە ڕوویدا، کۆمەڵەشتی زۆرە هات، خەڵ تاڵانی دەکرد، حرام خواردن، تاڵانی کردن، فەرهودکردن. چەند دوکانێک مەبینی لە یەکێک لە شارەکان کە ڕۆشتە دوکانەکەوە، کابرای بە حساب ماشەڵڵا پیاوێکی بە تەقوایە، برنجی دانابوو بڵێن ئەمە برنجە، ئەمە شەکرە، ئەمە چیەکە کە ئەمە حرامەکەیش حەڵاڵەکەیە. یعنی ئەوە دزیەتەکەی و فەرهودەکەیە، ئەوە برنجی فەرهودەکەیش برنجی بازاڕەکەی کە کڕراوە. باشە کێ دەڵێ هەرتوو یەک نییە؟ تۆ مادەم ئەمە دەکەی ئەڵێ ئەمە حرامەکەی و فەرهودەکەی من کڕیومە لە خەڵکی، ئەمە ئەگە لە خوا بترسێ شتیوا ناکات. ئەگە تەقوای خوا بکە، ئەگە شارەزا بێ لە دین و دینی خوا بە دینی خۆی بزانێت بەڕاستی و لە قەبر و قیامەتی خۆی بترسێ، کاریوا ناکات. وەڵڵا چەند جار ئەوە بینی بە چاوی خۆم، ئەوە حرام و حەڵاڵە، ئەوە فەرهودەکەیش شتەکەی ترە. باشە کە ئامۆژگاریشێکی بۆ وا دەکەی ئەڵێ مە هەرزانتر ئەم حرامە خەڵکی ئەم حرامە کڕێ، پەنا بەخوای گەورە. بەڵام ئینسانێک کە قورئان خوێن بێت، ئەهلی قورئان بێ، ئەهلی ئیمان و ئەهلی تەقوا بێ، نابێ بەم جۆرە کەسابەت بکە، کەواتە بێ شارەزابی لە دینی خوا. ئەو کەسابەتەی کە دەکەی کاکە گیان، پێش ئەوەی ئەو کەسابەتە دەست پێ بکەی بڕۆ پرسیارکە لە چەند مامۆسایەکی بەڕێز، بزانە ئەم کەسابەتەی تۆ هەندێک کەسابەتی ڕوون و ئاشکرایە، کابران لە شتەی فرۆشی پێویست ناکە پرسیارکە، بەڵام هەندێک شتەی ئاڵۆزە، ئەبێ بە عیلم و بە چاوڕۆشنی و چاوڕوونیەوە تۆ کەسابەتەکە بکەیت.
بۆی تووشی حرام نەبی. کەواتە ئینسانی ئەهلی قورئان کەسابەت ئەکا، ئیش ئەکا، چاوی لە دەستی خەڵکەوە نییە، بەڵام بە شارەزایی و بە عیلم و بە تەقواوە کەسابەتەکە. بەڵام ئەوکو خەڵکێکی دنیایی نییە، کەواتە خەڵکی وەکو ئەهلی دنیا گویان پێ نییە، بە دەستی کەوێ بە حەڵاڵ بە حەرام بە هەر جۆرێک بێ، گرنگ ئەوەی دەسم کەوێ. بەڵام تۆ کە ئەهلی قورئانی نابێ وەکو ئەوا بیت. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم دەفەرمێ ئین لەبیسە الناس اللین الفاخرة، ئەگەر خەڵکی لەبەری بکەن کۆمەڵە جلێکی لەین، جلی جوان نەرم، جلی گرانبەها، فاخر و گرانبەها، لەبیسە هو من الحەلال، ئەو لەبەری دەکات ئەو شتێک کە حەڵاڵە، ئەو جلەی کە حەڵاڵە، ما یەستور عەورەتەه، ئەوەندەی کە عەورەتی خۆی داپۆشێت، جلوبەرگی خۆی دەکاتە بەری بۆ ئەوەی کە لاشەی بەدەرەوە نەبێت. بەڵام نەک هەر ئەوەندە. ئین وسع عەلەیه وەسع، ئەگەر خوای گەورە ماڵ و سەرۆتی باشی داپێی، پارەی باشی داپێی، ئەوە ئەو کاتە ئەویش جلی جوانتر لەبەر دەکات. خوای گەورە پێی خۆش نێتەوە جلێ شەڕ لەبەر کە لە کاتێکا توانات هەیە. يحسبهم الجاهل أغنياء من التعفف، خەڵکێ نەفسی بەرزە، ئەوەی کە نەیناسێ ئەڵێ ئەمە حاڵی زۆر باش و دەوڵەمەندە، بەڵام لە کاتێک ئەوەش نییە، چونکە شاوشۆڕی خەڵکی نییە. ئەگەر خوای گەورە زیاتری سەرۆت و سامان و ڕزق و ڕۆزەکەی فراوان کرد، ئەویش وەسع، ئەو ئەهلی قورئانە ئەویشی دەکات جلی جوانتر لەبەر دەکات. وئین ئومسیکە عەلەیه ئەمسەکە، ئەگەر خوای گەورە ڕزق و ڕۆزی لێگرتەوە کەمی کردەوە، ئەویش کەمی دەکاتەوە. کەواتە کوردوەتەنی بەپێی بەڕێی خۆت قاچت پێت ڕاکێشە، بەڵام چاوشۆڕی خەڵکی مەبە، کەسابەتێ بکە کە حەڵاڵ بێ، جلوبەرگێ لەبەر کە حەڵاڵە، چونکە یەکێک لە هۆکارەکانی قبوڵ نەبوونی دوعاکان ئەوەیە کە ئینسان خواردنەوەکەی حەرام بێت. ومطعمه حرام ومشربه حرام وملبسه حرام، کە تۆ خواردن و خواردنەوەت حرام بوو، کە تۆ جلوبەرگت حرام بوو، بە پارەی حرام پەیدات کردبوو، چۆن چاوەڕوانی ئەوە دەکەی کە خوای گەورە دوعات قبوڵ کات؟ کەواتە ئەهلی قورئان ئەو کەسانن کە حەڵاڵ خۆرن، حەڵاڵ دەخۆن، حەڵاڵ دەخۆنەوە و جلی حەڵاڵیش لەبەر دەکەن، جلێک کە بە پارەی حرام پەیدا کرابێ لەبەری ناکات، چونکە گونەهبار دەبێ و دەبێتە هۆکارێک بۆی کە خوای گەورە دوعای لێ قبوڵ نەکات. لەوانەیە هیچ کەسێکیش پێی خۆش نەبێت کە خوای گەورە دوعای قبوڵ نەکات، هەموو کەسێک پێی خۆشە دوعاکەی قبوڵ بێ. کەواتە بزانە چی لەبەر دەکەی و چی دەخۆیت. تۆ چونکە ئەهلی قورئانی لەگەڵ خەڵکێکی عەوامە ئەبێ جیاوازیت هەبێ زۆر. مناڵم تۆ لوتت بەرز بێ، لەوانەیە خەڵکێکە بێ عەوام بێ، شارەزایی لە دین نەبێ، بەڵام پلەپایی لە بەهەشتا لە بن و تۆ زۆر بەسترە لای خوای گەورە، زۆر پلەی بەرزە. بەڵام ئەوەی کە لەسەر تۆ دەکەوێت کە ئەهلی قورئانی، لەوانەیە لەسەر کەسێکی تر نەکەوێ بۆ شێوەیە. کاتێک کە تۆ سەرت ڕوتەکەی ئەحتیادیە، ئاساییە، کەسێک لە بازاڕە لە هەموو شوێنەکە کە پیاوێک سەری ڕوتە، گەنجێک سەری ڕوتە، بەڵام ئەگەر احتیمالێ من ئەمە لابەرم لە هەندێک شوێنە لەسرم بکەوێت، بۆ من جوان نەبێ. کەواتە تۆ شخصیەتی خۆت ئەبێ بزانی، قەدری خۆت بزانی، خۆت بە بچووکی خەڵک بزانە، خۆت بە خزمەتکاری خەڵک بزانە، بەڵام شتێکی زانی شخصیەتت ئەشکێنێ، خۆتی لێ پارێزە. ئیمام شافعی ڕحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەگەر ئاوی سارد کە حەڵاڵە، هیچ گومانێکی تیان نیە و خلافیشی تیان نییە، ئاو سارد حەڵاڵە، بەڵام ئەگەر شخصیەتم بشکێنێ، من ئاوی گەرم دەخۆمەوە، ئاوی گەرم دەخۆمەوە و ساردەکە ناخۆمەوە، چونکە شخصیەتم لەکەدارەکەت. کەواتە ئەبێ ئاگاداری خۆت بیت، بە پێی توانای خۆت پارە سەرفکە. پارێکت پێیە بە 4 ڕۆژ بە هەفتەی مەی خۆ دوایەوە 40-50 ڕۆژ مانگێ 20 ڕۆژ پێ پارە بیت، هیچ فرسێکت پێ نەبێ. يقنع بالقليل فيكفيه، ئەگەر خوای گەورە کەمێکشی پێ بدات، قەناعەتی پێ هەیە. يقنع بالقليل، ئەوەندە کە کفایەتی بێ قەناعەتی پێی هەیە،
ئیمامی محەممەدی کوڕی واسع ڕەحمەتی خوای لێبێ یەکێک لە زانە گەورەکان نانی وشکی دەکرد بە ناو ئاودا تەڕی ئەکرد و ئەی خوارد دەیفەرموو هەر کەسێک قەناعەتی بەمە هەبێ احتیاجی بە هیچ کەسێک نابێ، چاوشۆڕی هیچ کەسێک نابێ. ئەهلی قورئان دەبێ وابن قەناعەتیان بەو باشا بێ کە خوا پیانی داوە. تۆ نابێ خەفەت لەو خۆی وەکو کەسێکی دنیای پارەت نییە. لەوانەی ئەو کەسە دنیایە کە بەو جۆرەیە چەندەها نوێژی فەوتاوە، نوێژ هەر ناکە، لەوانەیە تۆ بشتە ئاستی ئەو لە دنیادا تۆش واز لە جومع و جەماعەت و هەموو شتێک بینی. خەڵکی واوالی مزگەوت بوو، ئەهلی جومع و جەماعەت بوو، پارە سەرگەردانی کرد. کەلا ئین الئینسان لەیەطغا ئەن ڕەئاه استەغنا. کاتێک کە خۆی دەبینێت دەوڵەمەند بووە هەندێک جار ئینسان تووشی سەرکەشی دەبێت، وای لێ دێت لە جومع و جەماعەت دوور ئەکەوێتەوە. خوای گەورە دەفەرمێت لە قورئانی پیرۆزە إنما يريد الله ليعذبهم بها في الحياة الدنيا. خوای گەورە بە ماڵ و بە سەروەت و سامان تعزیبی منافقەکان و کەسانێک دەدات. کەسانێکی زۆرێ لە دنیادا ماڵ و سەروەت و سامانەکەیان بۆتە تعزیبێک و سزایەک بۆیان، ناتوانێ بخەوێ بە پێی پێویست. لەوانەیە کەسانێک بڵێن چۆن خەڵپارەیە بێ ناخەوێ. بەڕێزم من نمونەیەکت بۆ دەهێنمەوە. ئەو کەسێک کە دەوڵەمەنە نمونەیەکی جوان بۆی کە تێبگەین دەوڵەمەنی یعنی چی. ئەگەر کەسێک لە ئێمە لەم شارەدا 5-6 عەرزمان بدەنێ، 10 عەرز، هەر عەرزی لە گەڕەکێک بێ، بڵێن فڵان کەس دەستکە خانووکردن، ئەم 10 عەرزەمان بۆ بکەرە خانوو پارە لە بەردەسایە. باشە تۆ خەریکی 10 خانووت، خەریکی 5 خانووی، هەرێکی لە شوێنەکە، تۆ خوا شەو ڕۆژ ئیسراحەت دەمێنێ؟ هەر خەریک خانووەکەی خۆتی، خانووی بۆ خۆت ئەکەی خەو ئیسراحەت نامێنێ. ئەی کاکە ئەو دەیەها پرۆژەیە لە خانووەکەی تۆ کە دروستێکی بۆ خەڵکی زۆر لەوە گەورەترە، چۆن خەوی پیاکەوێ؟ کەواتە ئاگادار بین ئینسان قەناعەتی بە قەلیل بە کەمێک هەبێت کە خوای گەورە پێی بەخشیوە، لەوانەیە سەروەت و سامان بۆ تۆ قازانجی تیان نەبێ. لە حەدیثێک داهاتووە بە مەرفوعی بە مەوقوفی کە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و ئیمامی عەبدوڵڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێبێ دەفەرمێ خوای گەورە إن الله يعطي الدنيا من يحب ومن لا يحب ولا يعطي الإيمان إلا من أحب. خوای گەورە دنیا ئەدا بە کەسێک کە خۆشی دەوێ و بە کەسێک کە خۆشیشی ناوێ. بەڵام سەروەت و سامان دای بە هەموو کەسێک، دۆست و دوژمن. بەڵام ئیمان بە کێ دەدا؟ بەس ئیمان بۆ کەسەدا کە خۆشی دەوێ. کەواتە ئیمانەکە لە هەموو شتێک گرنگترە. کەواتە ئینسان قەناعەتی بەو کەمە هەبێ کە خوای گەورە پێی داوە، ويحذر على نفسه من الدنيا ما يطغيه. التفسير نفسي خوشي لوي كنفسكي واي لبكات توشي سركشي بكا للسنوري خوي دربشي. جالوا إنسان للسنوري خوي در أتشي التفسير لوي كالسنوري كي خو دربشيت بهوي چي ودربشي بهوي سروت وسامانوا كساني كي زور وازن الجمعة وجماعات هنا بوشي لبرأوا ناتوانن بێ بۆ مزگەوت، ئەڵێ بێن بۆ مزگەوت ئەترسین بانکوژن، کەسیش دوژمنی نییە، حەز ناکات بمرێ، بەڵام هەر دەژمرێ. کەواتە ئەبێ حەزەر بکەی لە نەفسی خۆت لەوەی کە لە دنیا شتانێکت دەست بکەوێ، ئەم شتە ببێتە هۆکارێک بۆی کە تۆ گومڕابی سەرکەشی بکەی پەنا بەخوا لە سنووری خوای گەورە بڕۆیتە دەرەوە. بۆیە ئەوەندەی کە خوا پێتی داوە قەناعەتت پێی هەبێ، زۆرە یا کەمە یا وەسەط و مامناوەندە، بەڵام کارێک مەکە کە تۆ خۆت وا لێ بکەی لە دنیادا کە خوای گەورە لە خۆت و ڕە بکەی. سەرۆت و سامانیش خۆشی تایە، بەڵام ناڕەحەتی و ئێش و ئازاری زۆر تێدایە. موسڵمانێک وتی لە شارێک لەم شارانە، وتی نیوەڕۆی مە کوڕی فەقیرین، وتی چوونە بازاڕ تێر نانمان خوارد کەباب یا قۆزیە هەر شتێک لە بازاڕ خواردمان و چوین بۆ شتکڕین بەلای جوملەچیە گەورە. وتی کاتێک کە ڕۆشتین بەلای جوملەچێکە هەر ئاخ و ئۆف و ئاخی هەڵەکێشە. وتمان کاک فڵان کەسەوە چییە؟
تۆتی تەماشاگەین بۆ مانگی هەژدە فەقیر دانیشتۆ بسکیت و ئاوەخوا لەناو دوکانەکە ئێمەش تێر نانی باشمان خواردووە لە بازار کوڕی فەقیر کاک فڵان کەسەوە چییە بۆ ئاکەی بۆ خەفەتباری ئەمە چی ئەمە خواردنی تۆیە بەم یۆڕۆی نان و پسکیت و ئاو وتی خەریکە مێشکم ئەتەقەیە وتم بۆ وتی بای 300 دەفتەر ئەشیام کڕیوە تاخیر بۆ لە کاتی خۆیان نەگەشتووە 300 دەفتەر ئەشیا ئێستا مێشکم خەریکە تەقی وتم ئەی باش ئامەکەی چیم خواردنی تۆی خۆی وتی کاکی گیان تۆ ئەڵی چی بەخوای گەورە ئەو خواردنەی ئێوە بخۆم لە بەرسان برم ئیفلاس دێنم لەکوێ دەری دێنم من هەموو ڕۆژێک قۆزی کەباب بخۆم ناتوانم بەخوا کاکە ئیفلاس دێنم بەخوا ناتوانم دەی یا ڕەبی عافیەتە بێ هەر بسکیت و ئاو خۆ بخۆت حتا ماوی بۆیە ئینسان کە قەناعەتی نەبوو وە حاڵەکەیەتی بەس لەوەیەک لە وڵاتەکان بای 300 دەفتەر ئەشیات کڕیوە جوملەچێکی زەخم هەڵێ من ئەو خواردنی ئێوە بخۆم لە بەرسان برم ئیفلاس دێنم بەخوا خوای گەورە تەعزیبی داوی لە دنیا هەر تەعزیبێکی دایە بەڵام چۆن تەعزیبێک هەر لە دنیا تەعزیبەکەی چێشتۆ پێش قیامەت کەواتە خوای گەورە شتێکی پێدا قەناعەتت پێ هەبێت تۆ بەخوا زۆر حاڵە لە دەوڵەمەندەکان لە زناڵم هەمویان زۆر بەیان مرتاح نین چونکە لەبەرەوە پرۆژەیان زۆرە کە پرۆژەیان زۆرە تووشی کێشە و سەرێشە زیاتر بن کەواتە ئاگادار بین يتبع واجبات القرآن والسنة أهل قرآن أو كسانك أهل قرآن شواني شيكون أو شتاني كواجب كراو لقرآن وفرمودكاني خوشويستي خوادا صلى الله عليه وسلم أو كواجب كراو شواني دكون يأكل الطعام بعلم خواردن دخوات بچي بعلم ويشرب بعلم بعلم وخواردن خواردنو دخواته ويلبس بعلم بعلم شد لبردك واتە ئەو زیکرانی کە هاتۆ دەیخوێنێ دەزانێت چۆن دەیخوا کامە حەڵاڵە کامە حرامە حتا جلوبەرگی لەبەردەکا دوعای تایبەتی خۆی هەیە ويلبس بعلم وكاتێکیش کە شتێک لەبەردەکا بە عیلم و لەبەری دەکات دوعا هەیە دەیخوێنێ وکاتێکیش کە تۆ دەبینی کەسێک جلێکی لەبەردایە دوعای خێری بۆ دەکەی دوعای خێری بۆ دەکەی وينام بعلم بعلم ودخوي زانه پیغمبر خدا صلی الله علیه و سلم پیش خوتنی چی خوێناوە هەروکو کەسێکی عوامی نەخوێنەوار ناخەوێت کۆمەڵێک ئادابەیە بەو شێوە دەخەوێت دەست نوێژ دەگرێ ئەگەر توانی نوێژ دەکات چەند ڕکاتێک و دوایەوە سوورەتی تەبارەک بەلایانی کەم و دەخوێنێت لەگەڵ ئایەت کورسی لەگەڵ دوو ئایەتەکەی کۆتایی بەقەرە لەگەڵ فەلەق و ناس و ئیخلاص لەگەڵ کۆمەڵێ زیکر کە هاتووە کۆمەڵێ دوعا هاتوو کە دەیخوێنێ کەواتە دەخەوێ بە عیلمەوە دەخەوێ وەکو کەسێکی عەوام نییە یەکسەر دەوڵات سەر جێگاکە و تاو ئەو پەریشایەتمانە دێنێ و دەخەوێت نە بەڵام ئینسان بە عیلمەوە خەوت ئەبی ئەهلی قورئان بەم جۆرە بێ ويجامع أهله بعلم لەگەڵ خێزانی خۆیان جووت دەبێت سەرجەیی دەکات بە عیلمەوە واتە ئەو دوعانە کە هاتوو دەیخوێنێ ويصحب الإخوان بعلم بعلمەوە هاوڕێتی خەڵکی دەکات پێغەمبەری خوا فەرمیێ صلى الله عليه وسلم المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل هەموو کەسێک لەسەر دینی کێیە مرۆڤ لەسەر دینی هاوڕێکەیەتی تۆش بزانە هاوڕێتی کێ دەکەی لەگەڵ کێدا هەڵسوکەوتەکەی هەڵسوکەوتی تۆ لەگەڵ کێدایە هاوڕێتی کێ دەکەی چونکە برادەری خراپ هاوڕێی خراپ وەک مێشولەوایە دوایەوەی کە مێشولە پێت و ئەدا ئەمجا هەستی پێەکەی ئەویش کاتێک کە زەربەی لێتدا کە زەرەری پێت گەیان ئەمجا هەستی پێەکەی خۆ مێشولە جاریوە ئاگامەری نییە کاتێک کە زانین شوێنەکەی دەخورێ مێشولەکەمان نەبینیوە جاری وایە هەنێ برادەری خراپیش پەنا بەخوا وەکو مێشولە وایە زەرەر زیانەکەی بەو جۆرەیە کە پێتەوەدا کە زەرەری پێگەیانی کە تۆڵەی لێت کردەوە کە سەرکەشی و خراپەکاری فێر کردی ئەو کاتە بە خۆت ئاچتەوە ئەگەر خوای گەورە ڕەحم لێ بکە کەواتە هاوڕێتی خەڵکی دەکەی بە عیلم و هاوڕێتی کە بزانە کەسێکی چۆنە کەسێکی باشە کەسێکی خراپە چونکە ئەمڕۆ کەسانێکی زۆر هەیە بەدەست برادەری خراپ و دەناڵێنن بەدەست ژنی خراپەوە دەناڵێنن بەدەست پیاوی خراپەوە دەناڵێنن بەدەست مناڵی خراپەوە دەناڵێنن بڕۆ دادگاکان ئەم هەموو ژن و پیاوە لە یەک جا دەبنەوە و لە غیری دادگاکانیش
تەماشایان کە بزانە کێ دەڵێت من لە خێزانم جیابمەوە لەبەروی خێزانەکەم جوان نییە، کێ دەڵێ من لە پیاوەکەم جیاد دەبمەوە لەبەرەوە پیاوەکەم جوان نییە. شتی وا زۆر زەحمەتە، دەگمەنە ئیلا هەموو خەڵکی گرفتاری ئەخلاق و ڕەوشتە. کێشەکان پەیوەندی بە ئەخلاق و ڕەوشتەوەی، خیانەتە، دزیە، دەمەوەریە، هەر سیفەتێ ناشرین بێ. تەماشا دەکەی کێشەکە ئەوە نییە فڵانکە جوانە یا جوان نییە، تەنها گرفتاری ئەخلاق و ڕەوشتە خەڵکی. کێشەکان لەسەر ئەوەیە. کەواتە تۆ شەبێ ئاگادار بیت هاوڕێتی کێ دەکەی بە خێزانی خۆت، کێ دەکەی خوشکی بەڕێزم بە پیاوی خۆت، بە میردی خۆت، ئەبی ئاگادار بی هاوڕێتیت کێ دەکەی. یەزوروهم بعلم، بە عیلمەوە سەردانی کە سوکاری خۆت بکەی. خوای گەورە چەند کاتێکی دانەوە کاتانە باش نێ بچی و ماڵی خەڵک، ئەگەر زەڕور نەبوو مەڕۆ ماڵی خەڵک. یەکی لەوانەیە سەبوو هاوینان بە تایبەتی ئێستا خەڵ بە شەو درەنگە خەوێ، دیارە دوای ئیشا خەڵ ناخەوێ، بەڵام خەڵکی نیوەڕوان هاوین دەخەوێت. تۆ معقوڵ نیە سەعات یەک و نیو بچە سەر کابرای خاوەن ماڵ. خەڵکی وا هەیە سەعات پێنجی بەیانی نوێژی بەیانی کرد، خەڵ دەناسم نوێژی بەیانی کرد دەچێت ماڵە ماڵەگەڕێ. ئەمە شتێکی بەڕاستیان بە عیلمەوە نییە. یعنی معقولە وەڵی خەڵکم دەناسم سەعات چواری بەیانی بوتی وەڵی تاخیر بووم بەیانی لە گەڕان چواری بەیانی. تۆ زێر کاکە ئەمە وجدان نییە، مە ڕەحم نییە، مەخوای گەورە قەت بەشتی وا ڕازی نابێ. چواری بەیانی لە هاوینە کە سێ و شتێک بانگەدا گەشتۆتە سەعات چوار بتێتی درەنگە تاخیر بوون لە گەڕیانەکە. ئەمە بە عیلمە نەخ، ئەمە بە جەهلە، بە نەزانیە. کاکی گیان مام حاجیگەن تۆ سەعات چوارە گەڕێی خەڵ سەعات چوار ناگەڕێ، نەک جەژن باز غەیری جەژنەکەم جەژن نا. یعنی ئەمە ئەگەر ئینسان عیلمی پێ نەبوو خەڵکی وا دەزانم ئەمە بەهۆی عیلمەوە نیە، بەهۆی نەفامی خۆیەتی فەقیرە. کاتێکە دەچێ بۆ نوێژی جەژن پێش ئەوەی نوێژی جەژن بکە ئەچێ کۆمەڵی ماڵی زۆر ئەگەڕێ ئەمجا چێ بۆ نوێژی جەژن. بێگومان ئەمەش بە عیلمەوە نییە، ئەمەش واقعیە. بەڵام تۆ زێر حەمدا کەم بۆ تۆ بەڵام هەیە دیاردەیەکی هەیە یەزوروهم بعلم، بە عیلمەوە سەردانی خەڵکی دەکات، دەچێ بۆ لای نەخۆشێک سەردانی دەکات بە عیلمەوە. ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوا لێبێ نەخۆش بوو، پیر بوو، تااقەتی نەمابوو، ئەختیار بوو، کۆمەڵی گەنج ڕۆشتن بۆ لای دانیشتن، زۆر دانیشتن، قسەی خۆشیان کرد و ئایەت و حەدیث و دین. کاتێکە هەڵسان گەنجەکان وتیان ئیمامی حەسەنی بەسری دوعای خێرمان بۆ بکە ڕەحمەتی خوای لێبێ. ئەش فەرمی خوای گەورە فێری ئاداب و سەردانی نەخۆشتان بکات. یعنی ئێوە بەڕاستی من تااقەتم ئینسانی نەخۆش جارێ پێویستی بۆی پاڵکەوێ ئیسراحەت بکە، خوای گەورە فێری ئاداب و سەردانی نەخۆشتان بکات. ئەوش فەرمیان ئامین و تێگەشتن و ڕۆشتن، تێگەشتن مەسەلەکە چییە. نەخۆشە تۆ بچی چەند سەعاتێک لەگەڵی دابنیشی بەڕاستی ئەمە بە عیلمەوە نییە. بۆیە سەردانیکردن بۆ لای نەخۆش بۆ لای خزمی خۆت بزانە، سەردانی بکە، بەڵام بەبێ عیلم مەڕۆ. ويستأذن عليهم بعلم، ئەمە ئەهلی قورئانە، ئیزن لە خەڵکی دەخوازێ بە عیلم، دەچێتە ماڵێکەوە پێشەوەی بڕاتە ژوورۆ ئەدا لە دەرگا ئیزن دەخوازێت، تەلەفۆنیان بۆ دەکەن. ئیمامی عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێبێ دراوسەیەکیان هەبوو، خزمێکی هەبوو برادەر، هەموو جارێکە دەچوو بە ماڵیان نەئێدا دەرگا، یەکسەر خۆی کە دەژوورە ڕەزای خوای لێبێت. برادەرەکەی فەرمێ ڕۆژێک کەسێک دای لە دەرگا کە دەرگام کردەوە سێکەم ئیمامی عەبدوڵای کوڕی مەسعود ڕەزای خوای لێبێ، ئەوە ئەهلی قورئانە. بەڵێ سەرم سوڕما ئەم پیاوە پێشتر لە دەرگای نەداوە، ئێستا بۆچی وا لە دەرگادا؟ وتم ها ئیمامی عەبدوڵای کوڕی مەسعود چی ڕووی داوە؟ فەرمی خوای گەورە ئاەتی ناردوتە خوارەوە کە ئێمە چوینە ماڵێکەوە حتى تستأنسوا وتسلموا على أهلها، ئەبێ ئیزن وەرگرین. لەبەرەوە خوای گەورە فەرمانی بە ئێمە کردووە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمانی بە ئێمە کردووە ئیزن وەرگرین لە دەرگا بدەین. لەبەرەوە منیش لە مەولا بەو شێوەی نایم، ئەمە بە عیلمە، سەردانی بکە، ڕوخسەت لە خەڵکی وەرگرێ، بەڵام بە عیلمەوە، نەک چۆن باوباپیرم چی کلو منش وا دەکەم، نا وەڵڵا بە عیلمەوە. تۆ بێ جیاواز بێ شخصیتت جیاواز بێ ئەهلی قورئان لەگەڵ کەسێکە کە قوڵ الله ئەحەد فەقیرە تەفسیر ناکەم نازانێ، خۆ بێ فەرقت هەبێتەوە. بەیان دەبێتە مامۆستایەکی ئانی خزمەتکاری ئەو خەڵکە دەبی، ئەبێ بزانی چۆن قسە دەکەیت، چونکە بەیانی لەسەر دەکەوێ. کاتێککە من بە خەڵکی شتێک بە ناوی دینەوە بە خەڵکی بڵێم دوای بڵێم لە ننکم بیستومە،
یا لە باپیرە بیستومە بێگومان ئەمە شەرمەزاریە بۆ من، ناشرینە بۆ من، ناشرینە بۆ تۆی بەڕێزیش بە هەمان شێوە کە ئالی قورئانی. بۆیە ئاگادار بین ئینشاءڵڵا هەوڵدین پشتیوان بەخوا ڕەوشت و ئەخلاقی خۆمان جوانکەین. یوجاویر جارەه بعلم، دەبێتە دراوسەی کەسێک دراوسێتی ئەم ئینسانە دەکا بە عیلمەوە، دەزانێت ئیسلام چی فەرمانێکی پێ کردو دەربارەی ئەم مەسەلەیە. ئیمامی عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای لێ بە دراوسەیەکی مەجووسی هەبوو، هەندێکش دەڵێن دراوسێکی جوولەکە بووە. بەڵێ ئەم پیاوە کە بڵین با بڵین جوولەکە بووە، کاتێک کە ویستی خانووەکەی بفرۆشێ فەرمووی خانووەکەم دەفرۆشم بە 2000 دەرهەم. ئەوانەی کە لە دەوروبەری وتیان خانووەکەی تۆ 1000 دەرهەم دێنێ، بەس 1000 دەرهەم دێنێ. ئەمە 2000 یانی چی؟ یعنی چۆن خانووەک تۆ بایدە دەفتەری بڵێ 20 دەفتەر، شتی وا معقول نییە. ئەش فەرمووی ئەو جوولەکەیش وتی لەبەر ئەوەی 1000ی، چکە زۆرێک لەو جوولەکانە سوبحان الله کە ئەوە بوونە دراوسی ئەو پیاو چاکانە موسڵمانە بوون، زۆر بەیان موسڵمان دەبوون، دەیانزانی ئەمە ئیسلامی ڕاستەقینەیە. ئیسلام زۆر موهیمە. ئەگەر وەک خۆی تەطبیقی لە دراوسەکەی وەک خۆی تەطبیقی کە بەڕاستی خەڵکی دێتە ناو دینی ئیسلام و چەندەها کەسی گاور و جوولەکە و مەجووسی بەهۆی دراوسەی باشی موسڵمان و موسڵمان بوونە. جوولەکەکە وتی ڕاستەکەی خانووەکەی من 1000 دەرهەم دێنێ. 1000 دەرهەم بەهۆی خانووەکەمەوە حەقی خانووەکەمە ڕاست دەکەن، 1000 دەرهەمیش بەهۆی ئەوەی دراوسەی عەبدوڵڵای کوڕی مبارەک ڕەحمەتی خوای لێ لەبەر ئەوە دراوسێم هەیە، شازی دراوسێ. ئێستا هەندێک خەڵکێ بچێتە کە هەر کۆڵانێکە و کۆڵانە خانووی پارە ناکەن، پەنا بەخوای کەوت، خوای گەورە نمونەیان زۆر نەکەت. هەشە بڕات هەر کۆڵانێکەوە خۆشێکات، خێر و بەرەکەتە. یعنی کاڵێ لە فڵان کەس لە کۆڵانەکەیە لەو مەنتیقایە سوبحان الله 2 کۆڵان ئەولاتری 3 کۆڵان ئەواتی خەڵک حەزی پێی نییە. ئەوانە شیرار الخەلق، ئەوانە کەسانێکی خراپن، خوای گەورە لەو کەسانەمان نەگێڕێ. بۆیە کە دراوسێتی خەڵکی شەکەی بە عیلم و دراوسێتی بکە، ڕێزی لێ بگرە، بێزاری مەکە. معقول نییە تۆ بچی تۆ خۆت ئیشێکتەیە بچی سعات 5 و 6 بەیانی دەستکێ بە تەقوڕ خۆت ناخەوی، ڕاستەکەی خۆ سعات 6 هەڵساوی حوت هەڵساوی، بەڵام دراوسەکە لەوانەیە مناڵی نەخۆشێ بێ، ژنی نەخۆش بێ، پیاوەکە خۆی نەخۆش بێ، نابێت تۆ ئەو تەقەتەقە بزمارێک ئەتوانێت سعات 12 دایکوتی ئیلا بێ سعات 5 و 6 بەیانی دایکوتی. بەڕاستی ئەمە بە عیلم و تەقواوە نییە، ئەمە عەزێدانی دراوسەیە. کەواتەوە ئێمڕۆ باسمان کرد ئەوەیە خۆشەویستان ئاگامان لە خۆمان بێت. هەر شتێکمان کرد بە عیلمەوە بیکەین، بە زانیاریەوە بیکەین. عیلمیش واتە قورئان و حەدیث. بزانین ئەو کارێکە ئێمە ئەنجامی دەین لە قورئان و حەدیثا ڕێگامان پێدراوە ئەنجامی بدەین. کاتێک دەمانەوێت هاوڕێتی کەسێ بکەین دەبێت بەم مەرجە هاوڕێتی بکەین، ئەمە هاوڕێی باش، هاوڕێی خراپ. کاتێک کەسێ دراوسێتە باس کراوە بۆ لە قورئان بەتایبەتی لە حەدیثا بۆت باس کراوە چۆن دراوسێ بە لەگەڵ دراوسەیە چۆن بە، ئەبێ ئەو عیلمە شارەزابی دەربارەی دراوسێکەت. ئەمڕۆ خەڵکی پرسیار دەکات موقعەکەی چۆنە، ئەم عەرزە، ئەم منتیقە چۆنە، بازاڕی چۆنە، فڵان چۆنە، بەڵام زۆرێک لە خەڵکی پرسیار دراوسێ ناکە. بەڵام لەوانەیە کاتی خۆی ئێمە مناڵ بووین گەنج بووین زۆر جار بە کەسوکاری خۆمان دەوت با دراوسێ خراپ بێ، قەی چێکە چی تایە زۆر، بەڵام کاتێک کە خۆت واقعی دراوسەی خراپت بینی ئەو کاتە دەزانی دراوسەی خراپ یانی چی. سوێن بەخوا دراوسێ هەبووە لە شوێنێک دراوسێمان هەبووە بە کلکی خاکە نازەیە بۆ شەڕیان کردو بینیمە چەند جار. کاتێک کە ئەوەم بینی ئەمجا تێگەشتم وەڵڵا باو باپیری ئێمە نەنک و داپیری ئێمە دایکی ئێمە کاتێک دەوێت دراوسەی خراپ مشکلەی ئەو کاتە دەزانی چۆن. ئەو کۆڵانەی سوبحان الله سەیرێکی مەرغوب نییە، نافرۆشتێ خانوویایە بە ئاسانی. لەبەر چی؟ لەبەرەوە شەڕی تایە، ژن شەڕەکە، پیاو شەڕەکە. کەواتە شتێکت کرد بە عیلمەوە بیکە، کوردوەتەنی بە عەشاری و عەوامی مەیکە، بە نەزانی مەیکە، بە بێعیلم مەیکە، بزانە چی دەکەی. ئەو کاتە ئینشاڵڵا تۆ کەسێکی سەرکەوتووە بی لە دنیا و لە قیامەتە. ئەو کاتە سەرکەوتوو دەبی کە تۆ شتەکانت بە عیلمەوە بکەی. بەڵام شتێ بە عیلمەوە نەبوو هەوڵ دەخۆتی لەپارێزە. بۆیە کاتێک کە هەنگاو دەنی بزانە بۆ کوێ هەنگاو دەنی، ئەو کارە دەکەی ئایا شەرعیە شەرعی نییە. هیوادارم ئینشاڵڵا زیاتر بە خۆمان دابچینەوە. داواکارم لە خوای گەورە و میهرەبان، خوایگیان دێتە پاڕێنەوە بئەسمائیکە الحوسنە وەصیفاتیکە العولا. خوایگیان ئەخلاق و ڕەوشتمان جوان کەی، وامان لێ بکەی هەموو هەڵسوکەوتێکمان، هەموو قسە و گفتارێکمان بە عیلم و زانیاری بێت یا ڕەب العالەمین.
خوای گیان هیدایەتماندا ئاخرمان بەخێر بگێڕە لە گوناهەکانمان خۆش بە لە گوناهی دایک و باوک مردوەکانمان خۆش بە ئەم مەجلیسە بکە بە کەفارەتی گوناهە زۆرەکانمان آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. ئایا سمیێڵ دەبێت سفر بکرێ یا دەبێت کورت بکرێتەوە؟ ئەمە مەسەلەیەکە لە بین زانایاندا خلافی لەسەرە. ئەوەی کە واجبەکەیە ئەوەیە وەکو ئیمامی ئەلبانی باسەکان ڕەحمەتی خوای لێبێ کە لێوت بەدەرەوە بێت، ئەوە واجبە لای بەری. سمیێڵت کاتێکە لێوت بەدەرەوە بێت، یعنی نەچە ناودەمتەوە. ئەمە ئیمامی ئەلبانی ڕەحمەتی خوا لێبێ ئەسەر دێنێتەوە کە ئەوەی کە واجبە لەسەر ئەو بکرێت. ئیمامی مالیک ڕەحمەتی خوای لێبێ ڕەئی وایە کە ئەفەرمی ئەو کەسەی سمیێڵی ئەتاشێ ئەو خۆی دەکاتە چۆنەڵێ کاتە پەنێک شتێک پەن وەکو پەنێک. بەڵام پیاوچاکە بۆ وەکو ئیمامی سەعیدی کوڕی موسەیب ڕەحمەتی خوای لێبێ کێکێک لە پێوتری ئیمامی تابعین وەک چەندها عولەمای تریش هەبووە سمیێڵی خۆیان کورت کردوتەوە شەبیهەن بالحەلقی، یعنی کە سەیرت ئەکرد وەکو وایە تاشرا بێت. هیچ بەڵگەیەک نهاتەوە کە لەسەرەوەی کە تاشینی حرام بێ یاخود کورتکردنەوەی بە هەمووی حرام بێ. بەڵام پیاوچاکی واوگە ئیمامی سەعیدی کوڕی موسەیب ڕەحمەتی خوا لێبێ کردوێتی، یعنی تقریبا کە سەیرت ئەکرد وەکو وایە کە سمیێڵی تاشی بێ، بەڵام نەیتاشی بوو. بۆیە شتەکە مەجارێکی تایە گەر بە شێوەی بیکە وەک ڕشتاشینەکە نییە بڵێ حرام بێ، مەجارێکی تایە ئینشاءڵڵا ئەگەر کورتیشی کەیتەوە هەر هەمووی. برای خۆشەویست فەرموویەتی ئایا ئامۆژگاری بام بکەی دەربارەی ئەوەی کە موعجی نەبین بە خۆمان، ئەوەی ئینشاءڵڵا دەرزێک هەر پێشەوەی پیاوەش باسی کە خوا پاداش خەی داتەوە دامناوە یەک دەرزێ تایبەت باسی عوجب بکەم. هەر پێشتر بەرنامەم بوو لە بیرم چوو، ئەوە بیری خستمە خوا پاداش خێر داتەوە ئینشاءڵڵا بەرتەمام یەک وتارێ لێرە باسی عوجب بکەم خۆ بە زرزانین، ینی کاتێک کە خۆت معجیبە بەلاوە پیاوچاکان چۆن بوونە، ئەوە ئینشاءڵڵا کۆمەڵێ شتی زۆرم داناوە لە ئایەت و حەدیث و لە قەولی سەحابە و تابعین و پیاوچاکان دەربارەی ئەم مەسەلە ئینشاءڵڵا کاتێک یەک دەرزی تایبەت باسێکم پشتیوان بەخوای گەورە. ئەگەر پێتان خۆش بێ ئەیخێنە دەرزی داهاتووە لە بیرمان نەچێ ئینشاءڵڵا. خوا ئاسانیکە. بینی برۆکان هەڵگرتنی بینی برۆ خلافی لەسەر، بەڵام زۆرێک لە زانایانی کۆن و تازە هەتا شێخ عوسەیمین ڕەحمەتی خوا لێبێ و کۆمەڵی عولەمای تر ڕێیان لەسەر ئەوەیە ئەڵێن ئەوە ناچێتە ژێر حکمی برۆوە. بینی برۆکان ئەگەر هەڵیش بگیرێ یاخود لا ببرێت حکمی برۆی نییە، حەڵال حرام هەردوو ڕێیەکە هەیە. بۆیە ناتوانین چونکە زۆرێک لەو عولەمانە کە ئەڵێن باسێکن ئەفەرمون ئەوە حکمی برۆی نییە، برۆ نییە چونکە بینی برۆیە. بۆیە ئەگەر ئافرەت لای بەرێ یاخود خوشکە بە ڕێزەکان شتێتر ئاگادار بن شوێنی ڕیش و سمێڵی ئافرەت زانایان دەفەرمون ئەگەر ئافرەتی سمێڵی هەبوو تۆزێک واجبە لەسەری لای بەرێ، یاخود شوێنی ڕیش بەس ڕوومەت لەگەڵ برۆ ئەم دوانە حرامە. ئەگەر سەروی برۆش لا بەرێ کێشێتیان شکە برۆ نییە، یاوەی کە باسکراوە برۆ بێت ئەوەی کە پێوترێ برۆ لەگەڵ ڕوومەت. ئەگینا شوێنی ڕیشی پیاو چەندێکە نەک ڕوومەتی شوێنی ڕیشەکە یا سمێڵی ئەگەر هەبوو واجبە لای بەرێ گونەحبار نابێ. بۆچی لە برۆ خۆی نەشوبهێنێ بە پیاو. بینی برۆش خلافی لەسەرەکە بیشی کرێ ئاساییە، سەروی برۆش هیچی تیانێ چونکە برۆ نییە. خوا پاداش خێتان داتەوە.